الله خواتان لێ بێ چۆنن تەندروستیتان بە هیوای ڕۆژێکی باش هەشتان مبارەک چاوتان ماز دەکەم دیەوە شۆ زۆرماندی بین زۆری لاک بین ئەجا کاک میران هاتە دوم گوتی وەرە درم تۆ دەلەگەرم بە پیانس گوتی درم بە تو تۆ شتانە ئەرێڵە على ساز لێم توڕە بە وەڵای جەماعەت بە قەد یەکتی نازێرەکە باشە و سەلامە باشە کاک میران لێ دەکەی دەڵێتی قسەت بەم گوتیە وەڵای یە قسەم نەگوتێ باشە بە زیوەتی نازم مەکرە خوا شادەوە کچ بە مارمان وێران مارمان وێران وەڵا دەبێ سێ چاچێکی مامجاری بەس بە سکورتی لە بۆ بگرین لە پێش مارەی دابنین ئەی ئۆهیم باز هاوڕێ ڕەنگە نەتبینمەوە خدا نەکە قوربان دەم دەرچێ من بابەکۆمان دەرچی ئینسانی عەسوو دەرەوە هەیە برام لە چ عەسوودەم؟ عەسوودی برێم عەسوودی بەچی بێ خشتیکە؟ وەڵڵا عەسوودی پێ دەبێت عەسوودی بەچی دێ لۆسم دەخۆی لۆسم دەخۆی ڤیدیۆ دەکەین لۆ پێشمان دەگری برام ولو هاي دڵی مامتای ئاڵڵا ڕەقیب ڕەقاسە ئەی فرۆشین دورة ولا لونا ولا أنا أكوزم والله بس أخي درستني بدست الله يا مرحبا شوني هو مكا قصانا مكا كابران بيزعون ندخل لابا جانكوي باشي الو والله نيتي دزلوشتان دي اوتسي كم دي اوتسي دزلوشتان دي